بینانی بەڕێز سڵاوتە لەبێ لە میانەی پرۆگرامی بە کوردی من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێک تر بە ئێوەی بەڕێز گەیشتمەوە. بێگومان لە جیهاندا دەیان و سەدان ئاین و ئاینزای جیاواز هەیە کە هەموو ئەم پەیڕۆکارانی هەموو ئەم ئاینزا جیاوازانە هەوڵی ئەوە دەن کە بە پاکی و ڕاستی ئاینەکەی خۆیان پەیڕۆ بکەن. هەروەها پێیان وایە ئاینی خۆیان ئاینێکی ڕاست و تەواوە و ئاینی پێوزی ئیسلامی وەک ئاینێکی گەورەی ئاسمانی مسلمانێکی زۆر دیارە خەڵکێکی زۆر بڕای بە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە وێڕای ئەوەی کەوا ئاینێکی گەورەیە هاوکات پەیڕۆکارانی هەوڵەدەن کەوا بە شێوەیەک بە هەمان شێوەی ئاینەکانی تر پاکی و ڕاستی ینی بۆ ئاینی ئیسلام یاخۆت بۆ کەسایەتی خۆیان بخەدە ڕوو. دیارە لێرە و لەوێ لەمپەر هەیە و کۆمەڵی خەڵکەیە دیارە ئەو ڕازگۆییە ئەو ڕۆزگەوەی ئاینی ئەو پاکی و ڕاستی خەتەشە پرسیارەوە بۆی کردە و گفتارەکانیەوە بۆ ئەوی زیاتر لەسەر ئەم پرسا ورد بینەوە و شەنوکەوی بکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بابەتە ئەدوین. مامۆستا سڵاو لە جەنابەت کاتت باش. سلامت دوی. سپاس. دیارە بینانی بەڕێز ئێمە وەکو هەمیشە لە ستودیۆ کۆمەڵی میوانی بەڕێز لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کە هیوادارین بە سەرنج و پرسیارەکانیان بابەتەکەی ئێمە دەوڵەمەندکەن ئێمە لێرە بەخراتیانەکەین بەخێر بن سەر چاو زۆر خۆشحاڵین بابەتەتان زۆر سپاسانەکەین. دیارە گەڕێ بۆلاتەن دوای تاوتێکردنی تەوری سەرەکی بەرنامەکە ئێستا مامۆستا دووبارە سڵاو لێبێ وەگەرمە لە جەنابەت پێم خۆشە لە پرسیارێکم یاخۆ تەوری یەکەمی ئەم چەمکە کە ڕازگۆیی ئاینی دەست پێ بکەین ڕەنگە یەکێک پرسیار بکە بڵێ ڕازگۆیی ئاینی چییە؟ ئێمە ئەو پرسیار لە جەناب دەکەین ئایا ئەگەر کەسی ئەو پرسیارە بکە ئایا مەبەست لە ڕازگۆیی ئاینی چییە چۆن ڕوونی بکەینەوە؟ ڕاست بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ڕاست لەگەڵ ڕاستی کە دێتەوە عەرەبی ئەبێتە سەحیح و ئەبێتە حەقیقەت کەواتە دووشتی جیاوازن. وەختێک ئەڵێن فڵانە کەس وەڵامەکەی ڕاستە یعنی بە عەرەبی یعنی سەحیحە یعنی کۆڕێکتە. بەڵام وەختێکە ئەڵێن بە کوردی ئەڵێن ڕاستی مەبەستمان ڕاستی چییە؟ ئەڵێن حەقیقەت. کەواتە ئێمە ئێستا قسەمان لەسەر چییە؟ قسەمان لەسەر ڕاست و درۆ نییە، قسەمان لەسەر ئەو ڕاستیە، قسەمان لەسەر ئەوەیە کە ڕاستگۆیی ئاینی ئەبێ بە شێوازێک بێ ئەو ڕاستیەی کە لە ئاینەکەدا هەیە لە ئاین پەروەرەکە ڕنگ باتەوە لە واقعدا ئەوەی لە دینەکە هەیە لە متەدەینەکە ڕنگ باتەوە ئەبێ مطابقە هەبێ ئەبێ لە یەکچوونیەک هەبێ لە نێوان کەسی ئایندار و ئاینەکە لە نێوان دین و متەدەین دەستیان دین و تەدەیون. جا ئەم کێشەیە ئێستاکە لە زۆربەی وڵاتانی دنیا بە شێوەیەکی سەرەکی سەری هەڵداوە کە ئەو لە یەکچوون و وێکڕا چۆنە لە یەکچوونە نییە لە نێوان ئەم دووشتەدا. ئەوە کێشەیەکمان بۆ دروستەکە. ئەو کێشەیە لە قورئاندا خوددا ناوی بە نیفاق بردووە، ناوی بە دووڕوویی ئاینی بردووە. وەختی ئێمە باس لە ڕازگۆیی ئاینیەکەین خۆ پێچەوانەکەی بێتە دووڕوویی ئاینی. وەیە کە سێری قورئانکەی قورئان باسی باوەڕدارەکە باسی بێباوەڕیشەکە لەو نێوانەدا باسی دووڕوویەکی ئاینی دەکا کە لەگەڵ باوەڕدارە ئەڵێ من باوەڕم هەیە، لەگەڵ بێباوەڕانیشە ئەڵێ من بێباوەڕم. ئەمە زۆرترین و سەختترین و تونترین سزا بۆ ئەمەی ناوەڕاست دانراوە کە بەم دی و خۆی بە جۆرێکە ناسێنێ بەودی خۆی بە جۆرێکی ترە ناسێنێ. لێرەوە زۆر گرنگە ئەگەر ئەمە ڕوویدا کۆمەڵگەیەکمان بۆ دروستە بێ کۆمەڵگەی ماسک، کۆمەڵگەیەک ماسکێکی پۆشیوە درۆکە. درۆکە لەکوێیە؟ لەوەی کە خۆی بە جۆرێک پیشانەدا و هەڵسوکەوتی شیوانیە. ئەو کاتە زیان لە چێ ئەدا؟ زیان لەو بیر و باوەڕ ئەدا کە هەڵی گرت خودی ئاینەکە وانە. کەواتە ئەگەر کورد بێ، ئەگەر عەرەب بێ، ئەگەر تورکمان بێ، ئەگەر هەر نەتەوەیەک بێ، پێچەوانەی حەقیقەتی نەتەوەکەی خۆی جوڵایەوە زیان لە نەتەوەکەیەدا. هەر ئاینێکی هەبێ زیان لە ئاینەکەیەدا، هەر ئاینزایەکی بێ زیان لە ئاینزاکەی خۆیەدا. کەواتە بۆیە بینی خوا سوبحانەهو وتەعالە فأولئك مع الذين أنعم الله عليهم لچێ من النبيين لدوای نبيين من النبيين والصديقين إنجا والشهداء والصالحين. صديقين بۆچی دێنە پشتی نەبیین مباشرەتەن؟ چونکە تۆ کە صدق هەبوو ڕاستگۆییە وانە ئەو کەسەی کە برادری تۆیە پێوترە صدیق یعنی هاوڕەیەکی ڕاستگۆی تۆیە، هاوڕەیەکی ڕاستگۆی تۆیە. خۆ ئەگەر ئەم صدیقە بوو بە صدیق یعنی زۆر ڕاستگۆ، زۆر یعنی بوو بە سیغەی مبالغە یعنی زۆر ڕاستگۆ. ئەمە مانای ئەو کاتە بێتە صدیق. ئەو کاتە مانایەک دروستە بێ بۆ سەداقەت. ئەو کاتە کەواتە ئەگەر ڕاستی بتەوێ صدیق و صدیق و سەداقە بکەی بە کوردی ئەبێتە ئەو پەیوەندیی لەسەر بنەمای ڕاستگۆیی دانراوە، ئەو پەیوەندی کە لەسەر بنەمای ڕاستگۆیی دانراوە. بۆیە لێرە شتێک دروستە بێ کە کاتە دین کەواتە لەم حاڵەتە دین ئەبێتە چی؟ دین ئەبێتە سێ کوچکەیەک، دین ئەبێتە سیانەیەک کە یەکەمیان بریتە لە ئەخلاق. کەواتە دین وێڕای ئەوەی عیباداتە و
پەیوەندی نێوان ئینسان و خودداخۆیەتی ئێمە لەوە نازانین ئەم ئینسانە بەڕاستی دڵی ئەو ئاگدار نین وڵای خوایەوە ئێمە لە هەڵسو کەوتەکەی دەزانین ناخی چۆنە ئێمە نازانین وشەی ینی چۆنە لە هەرکەس لە جیرفانی خۆی وشە دەرەکە وانە هەرکەس لەو شتە دەبەخشێ کە لی زیادە وشەی جوانی پێ زیاد بێ زۆری ئەوەندەی هەبێ وشەی جوانە بەخشێ وشەی ناشرین و جوێنی زۆر پێبێ ئەلەوانە دەبەخشێ کەواتە کە قسەکە کە ڕەفتارەکە و کە گفتارەکە لەوە لێ تێگەی کەواتەمە ئەبێتە مایەی ئەوەی کە ئاین بجێڕینەوە بۆ سێ کوچکەیەک بۆ سیانەیە کە پێی دەوترێ ئاین دین ئەخلاقە ئەبێ دین لە ئەخلاقە ڕنگ باتەوە خۆ ئەوروپا ئەمەیە کە ئەخلاقی دینیان هەیە ئەخلاقی دینیان هەیە لە خاڵی دووەمیشە دین معاملەیە دین هەڵسوکەوتە من چی بکەم کابرا تا ئێوارە نوێژ بە خودداکە کە مامەڵی لەگەڵ خەڵکە باش نەبێ سوودی المسلم چێ المسلم من سلم المسلمون من يدي ولساني جا باشەکە کۆمەڵگا ئەمین نەبوو بێزیان نەبوو لە دەست و دەمی هەر ئینسانێک کەواتە صفەتی مسلمانەتەکەی لە دەسەدا کەواتە تۆ ئەم خاڵەت لەو کەسە ئەوێ خاڵی زۆر گرنگی سەرەکی لەوێ ئەوەیە کە دین ئەبێ بە ئەخلاق دین ئەبێ بە معاملە دین ئەبێ بە سلوک ئەبێ بە ڕەفتار ئەو ڕەفتارێ ئەو کەسە ئەینوێنێ لە نێو کۆمەلگادا ئێمە دینەکەی لەوە تێگەین دینی ئەو کەسە لەوێەوە تێگەین بۆیە کۆمەلگەیەک دروست بۆ ئێستا لە جیهانی ئیسلامیە لەسەر فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەڵس و کەوت لە قسە لە نووسین هەمووی باسی دینەکە بەس گەورەترین گەندەڵی و فەسادیش هەر لە وڵاتە مسلمانانێ ئەوانەی کە ئەڵێن ئێمە مولحیدین و ئیمانمان بە خوددانیە و زۆرینی لە دەوڵەتە ئەسکەندە ناوێکەیە هەمیشە یەکەم و دووەم و سێم و چوارەم لە دەستپاکی هەمیشە لای ئەوانە ئەوە ئەخلاقە ئەوە سلوکە ڕەفتاری جوانە لە هەمان کاتیشە ئەوە معاملەیە کەواتە ئەو پارادۆکسە ئەو لە یەک نەچوونە لە نێوان ئەوەی لە ناخمانایە و ئەوەی لە دەرەوەمانایە ئەو پێمان دەڵێ ئێمە کۆمەلگەیەکی دووڕووین یا کۆمەلگەیەکی یەکڕووین یا کۆمەلگەیەکی ڕاستگۆین بۆیە لێرە زۆر گرنگە ئاگاداری ئەو بین کە دووڕووی کۆمەلگا مرۆڤی نێو کۆمەلگە لە دووڕوەکانە دروستە بێ بۆیە ئەبێ ئەو هۆکارانە بدۆزینەوە دەرچین لەم حاڵەتە ئەو هۆکارانە و ئەنجامانە بدۆزینەوە بۆی لێ دەرچین بڵێ دەستخۆش مامۆستا من مامۆستا دێمە سەر تەوەرێکی تر ئەویش دیار هەر کارێک کە ئەکرێ کۆمەڵێک فاکتەر لە پشتەوێتی ئێمە موسڵمان دیارە ئەو دوور ئەو پارادۆکسی بەڕێزت باس کرد وەکو ئەڵێن یعنی هەمومان حەزمان لە بەشتەوە بەڵام کەسی نایە بمرێ یعنی ئەمە ئەم پارادۆکسە بۆچی هەیە دیار ئەم پرسیارمە زۆر لێکراوە ئەم ڕخنەی زۆری گیراوە هۆکارەکانی ئەوە چین کەوا مرۆڤ وا دەکات ڕازگۆیی ئاینی لاواز بێ یەکەم نەبوونی ئازادی بۆچی خوا فەرمووی لا ئیکراها فی الدین خەڵک بە زۆر نابێ بکرێ بە موسڵمان کە کردت بە زۆر بە موسڵمان دووڕوو دەرەچێ ئەی وەختێ تالیبان بە قامچی خەڵک بۆ مزگەوتە باچی دەرەچێ وەختێ داعش خەڵک ئاوە باچی دەرەچێ وەختی ئەو موسڵمانە ئیسلامیە تونڕەوەی لە نێو خۆمانە هەیە دەستی بڕوە لە داعش خراپترەکە چیمان بۆ دروستەکە کۆمەڵگەی کۆمەڵگەی دووڕوو لە ترسی قامچەکەی ئەو من و تۆ شەچین بۆ مزگەوت ئەو کاتە ئەگە نوێژی نەکەین وانە لە ترسی قامچەکەی ئەو هەموو باڵایەک باڵا پۆشتەکە ئەگەر ئافرەت بێ ڕەش و بە یەک ڕەنگی ڕەش دایە پۆشێوانیە بە پیاوانیش بە زۆر ڕێ بۆیە هەموو ئەوانەی لە لای داعشەوە کە ڕزگارە بن یەکەم کارێک ئەیکەن ژنەکان چێکەن پێچەکانیان فرێدن کوڕە پیاوەکانی چێکەن ڕیشیان نەتاشن بۆ چونکە ئەوە کۆمەڵگەی دووڕووە دروستیان کردووە کۆمەڵگەی دووڕوو لەبەرەوە مسلمان نابێ حەزی لە نیفاقی ئیجتیماعی هەبێ نابێ حەزی لە نیفاقی مجتەماعی هەبێ ئەبێ حەزی لە ڕازگۆیی بێ خوددا پێی خۆشە یا لەم بەربی یا لەو بەربی یعنی مانای چێ لا ئیکراها فی الدین یعنی بە زۆر کەس ناکرێ بە هیچ دینێک وەک بە زۆر ناکرێڵێ بۆ دۆزەخ چێنەوە لە جوانیەکانی ئازادی ئەوەیە چون بۆ دۆزەخیش بە ئازادی بێ یعنی مرۆڤەکان وەک چۆن بۆ بەهەشت بە ئازادی هەڵەبژێرن چون بۆ دۆزەخیش بە ئازادی هەڵبژێری خوددا ئەوەی لە مرۆڤەکانەوێ لەبەرەوە نەبوونی ئازادی بۆ بە مای ئەوەی سەخۆ بە پێی ناو بە پێیەوە زۆربەی کۆمەڵگە مسلمانەکانە لە 500 ئەم کۆمەڵگەی مسلمانە حەزمە کرد ڕۆژە ڕێفراندۆمێکی ئازادانە بکرێن ناوی کەسیش نەنووسرێ وانە بەڵێ تۆ ئیمانت بە خوددا هەیە نیە مسلمانی یان نە ئیمانت بە ئیسلام هەیە یان نە اینجا دەرەکەوت ئەو ڕێژەیە 195 یان 65 یان کام مسلمانیش بە بەو شێوازەی کە بەو هەڵسو کەوتە بۆیە خوا نیفاقی خۆش ناوێ وافرمي إن المنافقين في الدرك الأسفل من النار يعني أجر دوزخ بو ناخوش يبي جيروي بو أو دروانه أبيني كواتل يروا أم خالة زور جرينجا خالي دون فشارة شد لجير فشارة زورك استلكم الجاء تماشاكي يعني ورد هندك شت هي اللي قلبوني أزادية لا ببلجيتي أو زور بيلا خزم وكسوكارو إما كومالجيكي كسوكار من هي ئەم کە سوکارانەی ئێمە ئەم ئاوارانە عێراق بێ سووریا بێ هەرکە ئەگەنە ئەوروپا هەڵسوکەوتیانە گۆڕێ هەندێک لەوێڵێ من هۆمۆسێکسوالیشم ئەی لێرە بۆ نەیگوت لەبەرەوەی نیان هێش قسە بکە خۆ بیان هێشتایە قسە بکە عیلاجێکیان بۆ دۆزێەوە
بەسدا لەلایەک ئەترسێ لەلایەکەوە ناوێت هیچ بڵێ تر ئەچێ لەوێ ئێڵێت و لەوێش جێبەجێیەکە کارێکی خۆی وانە خەڵک لێرە کراوە بە محەجەبە لەوێ حجابەکەی فرێدا خەڵک لێرە ڕیشیە لەوێ فرێدا ئەمە مانای چییە یا هەلای خۆشمان وردون ئەو بابەتانە ئەمە بەڵگەی چییە بەڵگەی ئەوەیە کە کۆمەڵگە فشاری خستوۆتە سەر خەڵک کۆمەڵگا فشاری خستوۆتە سەر خەڵک لە ترسە ناوێرە ئەو شتانە بڵێ ئەو خاڵی سێمە ترسە یعنی لە ترسی کۆمەڵگا نەبادا کۆمەڵگە ناوێکی لێ بنێ یان ئەگەر تۆ میوانێکت هەبێ نوێژی ژنەکە ڕۆژی هەینی بێت تۆ بچی بۆ مزگەوت ئاڵێ کاکە منیش دێم ئەڵێ بۆ کوڕاڵە کاکە دوای ئەو خەڵکاڵێم کابرای نوێژ ناکە کاکە هەرنەی باشترە خۆی ئەگەر نەی ئەڵێ خەڵک دوای واڵێ لەبەرەوە بێ بە خەڵک بڵێن کاکە وازە خەڵک بێن خەڵک بۆ حەز ناکەن ئاوەکو پلێت جوان ڕاستیەکانی خۆی دەرکە بۆچی حەزەکەن بەو ڕەنگە بۆیەکەی کە حەزی لە تۆیە ئەو ڕەنگەی تۆ حەزی لێتی بەو ڕەنگە خەڵک بۆیە بکەیت وەنیە لەبەرەوە ئەمە نەخۆشیە کە لێی دەرچین لە ڕووی سیاسی دووڕوویمان هەیە لە ڕووی ئاینی دووڕوویمان هەیە لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو ڕۆکان بەڵام ئێمە قسەمان لە سەرباسی ئاینیە هۆکارێکی تر ئەوەیە هەمیشە بتەوێ هەمووان لە خۆت ڕازیکەی آخر ناتوانانی ینی هەندێک قسە هەیە ئەبێ بیکەی کە کردت کۆمەڵی کەس لێت ناڕازیێ کۆمەڵی کەس لێت ناڕازیێ بێ قسەت پێڵێن کافرتەکەن منافقتەکەن جوێنت پێدەن ئەبێ نەترسیە لەبەرەوە ڕازیکردنی هەموو ئاراستەکان لە یەک کادا ناکرێت لە یەک کادا لەبەرەوە دووڕووی چییە دووڕووی ئاینی ڕازیکردنی هەموو خەڵکەکەی دووڕووی ئاینی لەوە دروستە بێ بتەوێت ئەوش ڕازیکەیت و ئەوش ڕازیکەیت و ئەوە خۆی دووڕوویە لە ئەنجامدا بۆ ئەوەی وانەکەی ڕاستیەکە بڵێ ڕاستیەکە ئەمیانە بەڕای من ئەوش ڕاستی نسبیە مطلق نییە ڕاستی ڕێژەیە نسبیە لەبەرەوە ئەو خاڵش زۆر گرنگەکەوە دووڕووی لە نێو کۆمەڵگە لەوێەوە پەیدا بێ بتانی ئەم بەر ئەو بەریش ڕازی بکەیت و ئەوە حقیقەتێکت نەگوتوە لەو حاڵەتەدا خاڵی سێم لێرە زۆر مەسلەیەکی گرنگە ئەوژەوەیەکە ینی دایک و باوکەکان ینی ئێستا زۆر ئەبینی لە کوڕان و کچان کێشیان لەگەڵ ئاین بۆ دروست بووە ئەڵێ باوکمەڵێ ئەوە مەسلەیەکی بێڕەوشتیە تەماشای ئەو شتە نەکەن ئەڵێ بەس باوکم سێری کەناڵی بۆڕنەوە ئەو کەناڵا ناکە خۆی سێرێکە ئەڵێ دەی منیتر چۆن بڕای پێ بکەم وانە ئەڵێ دایکم بە زۆر پێمەڵە سەرپۆش بکە پێڵێم نایکەم با قەناعەتم بۆ دروست بێ ئەڵێ نا من کردوماڵم تۆ چۆن کردو تاڵێ کاتی خۆی وتوانەوێ بیکەی کەواتە ئەوش بە قەناعەت نەیکردووە ئەمە هەمووی پارادۆکسە ئەمە هەمووی کۆمەڵگەیەکت بۆ دروستەکە لە ئەنجامە مجتەمەعێکی وەهمی دروستە بێ کۆمەڵگەیەکی وەهمی دروستە بێ بەچی زانی وەهمیە بەوەی کە فڵانە کەس هەموو ڕۆژ باسی دینی کردووە لە پڕێکا سێرەکەی وەکو مەرپێوەتەدا ئەڵێ باش ئاخر ئەم هەڵسوکەوتە سەیرە چی بوو بە 180 لە گۆڕە ئەوە لەبەرەوەی لە بنەماکانەوە لە ئەساسەوە ئەو ئینسانە لەو پارادۆکسە ئەژێ بە دیمەنی دەرەوە هەر باسی دینە بەڵام لە هەڵسوکەوتە زیانت پێبەخشێ ئەمەشتە لە نێو کۆمەڵگە متمانە نامێنێ ئێستا زۆر جان نێو کۆمەڵگە بڵێ فلانە کەس باشە فلان کەس باشە ئەو وایە ئەڵەن کامە باشە لە مزگەوتا دیوتان ئەڵێ لە مزگەوتا دیومانە بەڵام سێرەکەن هەڵسوکەوتی لە بازارە زۆر خراپە لە معاملاتە زۆر خراپە لە بردنی پارەی خەڵک مەگەر هەموو ئەم دزی و هەموو ئەم گەندەڵی ئەکرێ هەر مسلمان نایکە خۆر ئەمانە بەشی زۆریشان لە نوێژن بەشی زۆریشان خۆیان بە مسلمان ئینەکەن کەواتە لە ئەنجامدا چی دروستە بێ کۆمەڵگەیەک لە بەرچاوی ئێمە دروستە بێ زاهیرەکەی و دیمەنی دەرەوەی جۆرێکە ناواخنەکەی جۆرێکی ترە لەبەرەوە بێ پێمان خۆش بێ کۆمەڵگە ڕاست و ڕەوان بێ ئەبێ وەکو ئەوروپا ئەبێ وا بڵێم ئەبێ بڵێم وەکو ئەوروپا خەڵک ئازاد بێ ڕێگە بە خەڵک بدە ڕاستەقینەکەی ناودڵی خۆی بڵێ ڕاستەقینەی ناودڵی خۆی گوت ئەو کاتە ئێمە ئەگەر بیرو بۆچوونەکەی وەک ئێمەش نەبوو یارمەتی بین داوای یارمەتیمان لێ بکە بۆیە ئێستاکە یعنی پرسیارگەلێکی وا لە دڵی خەڵکە هەیە کەس ئامادە نییە جویان لێ بگرێ کە کەسانی وەک من و تۆ جۆ لە ئەو پرسیارانە ئەگرین ئەڵەن کاکە ئەوە خەتای ئێوە دروستان کردووە ئێمە سەری مەنجەڵەکەمان هەڵداوەتەوە لە نێو ئەم مەنجەڵەدا گەنجانێک ئەکوڵێن بە پرسیارێکی زۆر هیچ مەلایەک هیچ شێخێک ئامادە نییە وەڵامیان باتەوە لە ئەنجامە ڕوو لە ئێوەمانانەکە لەبەرەوە بێت ئەم ڕاستیە بۆ خەڵک بسەلمێنین کە نەترسین کەس نەترسێ هەموو کەس بە ئازادی هەر بیر و بۆچوونێکی هەیە بە بێڵ بەڵێ مامۆستا دێنە سەر بابەتێکی تر ئەوش مەسلەی ئەوەیە کە هەر شتێک مەخەسڵەت و مەسەلەن نمونەی هەیە کە کاتێک کە دەرەکەوێ بۆ نمونە نمونە و خەسڵەکانی کۆمەلگایە کە ڕازگوو بێ ڕازگوی ئاینی هەبێت یاخود دووڕوو بێت چۆن دەرەکەوێ ئەمە چۆن نمونونەکانی ببین لە واقع سەریکە لە واقع چەند نمونەیەک پێ بڵێم یعنی ئێستا مەگە بشتە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ لەم تۆڕە کۆمەڵایەتەکان باشترین ئاوێنن بۆ دەرخستی ڕاستەقینەی نێو کۆمەڵگە بۆ چونکە خەڵکێکی زۆر لە وڵاتی ئەمە خۆی فەیسبووکە بەس کەس ڕسمی خۆی دانانی بەشی زۆری با بڵێم
بەشی زۆری ئەوانەی کە ڕسمی خۆیان دانانێن و گوڵێک دانێن و شتێک ئەکاونتێکی هەیە بۆ جۆندان ئەکاونتێکی هەیە بۆ قسەی خراپ ئەکاونتێکی هەیە بۆ شتێکی تر ئەوە ڕاستەقینەی نێو کۆمەڵگەیە خۆزگە کەسێک نازانم کرابیان نەکرابێ خۆزگەیە لە کوردستانە لە زانکۆکانی هەرێمە نازانم کرابیانە ماجستێریا دکتۆرا وەرگێ لەم بابەتە کە کۆمەڵگەی کوردستانی بخوێنێتەوە لە ڕوانگەی تۆڕە کۆمەڵایەتەکان ڕاستەقینەی کۆمەڵگە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆ چونکە پێی وایە کەس نایبینێ کەس نایناسێ ناوی خۆی نییە ئەلەوێدا چاک دەرەکەوێت لە جرفانەکانیە چی هەیە چی دەرەکا وشەکانی چی هەڵسو کەوتی چییە لەوێدا بۆ دەرەکەی پارادۆکسەوەیە کە دڵی خۆشحاڵێ ئەلحەمدوللا لە نیویۆرک لە واشنگتۆن مزگەوتێکیان کردەوە وانە کەچی لە وڵاتەکەی دەوروبەری خۆیە وانە مزگەوتی فلانە مەزهب نیە و لە فلانەکەی تریش مزگەوتێکی وانە ینی خەڵکی بار نمونە پێ بڵێ ینی کەسێکە لە سعودیە دانیشتۆ دڵی خۆشحاڵێ لە بەریتانیا لە ئەمریکا لە فلان فلان مزگەوت کرایەوە لە شارەکەی لە وڵاتەکەی خۆی مزگەوتێکی ئێرانی نییە شیعە نییە وانە کابرایەکی ئێرانی پێی خۆشحاڵە لە ئەوروپا مزگەوتمان کردەوە وانە کەچی لە ناو تارانە خۆیان مزگەوتێک بۆ خاوەن مەزەبێکی دیکە نییە ئەمە پارادۆکس نییە ینی یان بەنوعێکی تر پێمان خۆش ئەلحەمدوللا شکر بۆخوا ئەوەندە کەس لە ئەوروپا مسلمان بوو وانە دوای لێرە یەک کەس ئەڵێکا کە من بوومەتەوە زەردەشتی یەک کەس ئەڵێکا کە من بوومەتەوە فلان دین وانە یان یەکێک ئەبێتەوە مەسیحی وانە دنیای لێ هەڵەسێ دنیای لێ تێکەدا و دنیا و هینە بێت و فلانە کەس وا بوو چۆن وازی بابەت تۆ لەولاوە وەک دڵت خۆشە خەڵک مسلمانە بێ حەقت بەوی شەو نەبێ ئەوش بۆ خۆی ئەڕوا دەرەچێ بۆ پێت خۆشە خەڵک بێ خەڵکیش ئاوا ئەڕوا ئەی ئازادی ئاینی مەگەر چی ئازادی ئاینی یانی چی یا مەسەلەن پارادۆکس ئەوەیە تۆ لێرە دانیشتۆ جۆن بە ئەمریکادا جۆن بە ئەمریکادا وانە بەیانەیە بینی لە قونسڵخانەی ئەمریکا داوای ڤیزاکە ئەی باشە ئەوە لە چی و ئەوی تریانە لە چی وانە یا مەسەلەن کابرا سێرەکی بە ناوی دینە و دوعاکە دوعا لە یەهودەکە و دوعا لە نەسارا و لە مەسیحیەکە وانە ئەو تا لە ئەوروپا دوچێت لە کەنیسا یارمەتی وەرەگرێ ئەمە هەمووی پارادۆکس نییە کەواتە ئەمانە لە ڕاستیدا پێمانەڵێکە زۆر لەم بابەتانە لە چۆ سەرچاوە ئەگرێ لەوێ سەرچاوە ئەگرێکە بە ئێماڵێ ئەوە کوڕوکچە و لە زانکۆ تێکەڵن چۆن شتی وا ئەبێ وانە خۆشی هەر لەوێ دەوامەکە خۆش ئەچێتە وڵاتانی تر ئەچێتە کۆنفرانس و ئەچێتە زۆربەی شوێنەکانی تر لەگەڵ ئافرەت و کۆنفرانس وانە وێنە شەگرێ باشە ئەو کاتە لە چی ئەی بۆ ئەوە ئەبێ ئەی بۆچی بۆ ئەو خەڵکی تر نابێ وانە لە هەمان کاتە مەسەلەن کەناڵێک لە ماڵەوەڵێ ئەو کەناڵە مەمنوعە ئەو کەناڵە نابێت سێرکەن ئەو کەناڵە خراپە وانە خۆشێتە ئەوروپا لە ئوتێلێکە و لە ژوورێکە پڕێ ئەو هەموو کەناڵەیە هیچی داناخاتەوە ئەمانە پارادۆکسن ئەمانە پێمانەڵێ دینداریەکی ساختە هەیە دینداریەکی ساختە هەیە نابێت دڵمان پێ خۆش بێ بەم جۆرە دینداری ئەبێت دڵمان بە پلێت خۆش بێت دڵمان بەوە خۆش بێ خەڵک ڕاست و ڕەوان لێرە چۆنە لەوێ وابێ بۆیە خۆ زانایانی مسلمان چۆن تعریفی ڕاستگۆیی ئاینیان کردووە بەناوێن ناوە الئیخلاص وتوانە الئیخلاص و ئیستیوا و ئەفعال العبد في السر والعلن بە کوردی یعنی ڕاستگۆیی ئاینی بریتیە لە یەکسانبوون و لە یەکچوونی کاری هەر ئینسانێک لە نهێنی و لە ئاشکرادا لە نهێنی چۆنە لە ئاشکراش هەر ئاوا بێ قسەکانی نێودڵی خۆی بکە ڕاستە کۆمەڵگەی ئێمە تەحملی ئەم حاڵەتە ناکە بەسە بێ ئەمە فێر بێ نابێت دڵی بەوە خۆش بێکە لەم جۆرە بابەتانە دێ مەسەلەن کابراڵێ حاکمەکانی ئێمە شریعەت تەطبیق ناکەین حاکمەکانی ئێمە شریعەت تەطبیق ناکەن و خوای گەورە فەرمێتی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ئێبرادەر شریعەت لە ماڵی خۆت بە تەطبیق ناکەیت خۆ ماڵەکەی خۆت تۆ ڕئیسی ئەی ماڵەکەی خۆت سنووری خۆتە ئادەی لە ماڵەکەی خۆتە چۆ شریعەتت جێبەجێ کرد تا تۆ دێی یەخی خەڵکی تلەگری ئەمانە هەمووی پارادۆکسە ئەڵێ مسلمان برای مسلمانە کەچی هەر مسلمانە و جۆن بە مسلمانەدا کەچی ڕێیان لە ئەوروپیەکە کە ڕێیان لە بەریتانیەک فەرەنسیەک ئەمریکیەک ئەو دەست بە سنگە و بۆیە وەستن چونکە خۆ بە کەمزانینیان هەیە بەرامبەر بەوانە وانە لەو لاشە مسلمان برای مسلمانە و وانە ئەذیلەتین عەلە المؤمنین و ئەمانە هەمووی نمونەی ئەو پارادۆکسانن کە پێویستە لە نێو کۆمەڵگەت مەسەلەن ئەچمە من چوومەتە زۆر سیمینار و کۆنفرانس یەکێک لێ ڕاستە بێتەوەڵە پێویستە لە کۆلێجەکانمان لە زانکۆکانمان دەرسی ئاین بخوێنرێ پێویستە دەرسی ئاین بەڕاستی کەم بۆتەوە پێویستە دەرسی ئاین هەڵێک مناڵەکەی خۆل لەکوێیە لە وەڵام مناڵەکەی خۆم لە زانکۆی ئەمریکیە تۆ ئایتر ئەم شەڕە بە ئێمە چیە ئیفرۆشی لەوێ ئەم شیعار و ئەم دروشمە زلانە ئەڵێی پێویستە لە زانکۆکانە ئاین بخوێنرێ و کوڕی خۆت بۆ زانکۆی ئەمریکی نردووە وانە یان ئەڵێم ئەوەی بچێتە دەرەوەی وڵات ئاوایە و ئاوای و ئاوهای و کوڕکچی خۆشی لە دەرێ خوێنێ بانە هەمووی پارادۆکسن ئەبێ ئەم مەسەلانە هەمووی وەکوڵێ ڕاست کرێتەوە یا زۆر جار پارادۆکسەوەیە ینی ئەسڵەکانیان لە بیرەچێتەوە ینی سەد گرفتمان بەسەرادێ قلتم أن هذا خوا فەرمی ئەوە لە چۆ هات قل هو من عندي أنفسكم خدا لێوە ئێوەن ئەو وەزعەتان دروست کردو ینی ئەگە بارودۆخە ئەم وڵاتە گەندەڵی تیابێ ئەو کۆمەڵگەکەیە دروستی کردووە وانە هەر کەس بە ئاستی مسلمانە باو شێواز کەوا بێ جاری وایە پارادۆکسەوەی ئەمان جێڕنەوە بۆ شۆڵن وڵایەوە ژنان سەریان ڕوتە
خوا غەزەبی ئەوەی لێمان گرتووە کاکە خۆ لە ئەوروپا هەر نەک سەرڕوتە هەر خەڵک بە ڕوتیە گەڕێ خوا غەزەبی لێ ناگرێ واقعی نییە خواڵێ ئێوەم دروست کردووە لەم ئەرزە بە پێی یاسا کار بکەن و یاسا سەروەر بێت و یاسا بۆ هەمووتان وانە کەواتە وەک لە ئەوروپا ئەم یاسایانە جێبەجێەکەن بە جوانی ئەو کاتە پێشەکەون یعنی شتەکانە جێڕنەوە بۆ شتێکی زۆر دوور شتەکانە جێڕنەوە بۆ ئەی باشاکار هەر باست لە ئافرەتە ئەم هەموو ئافرەتە بە زوڵم و بە ناحەق ئەکوژرێ تونند و تویژی بەرامبەرەکرێ بۆ ناڵی خوا غەزەبمان لێگرێ لەبەر ئەوە وانە بۆ لەسەر قژی ئافرەتێک دیارێ من بس منە هەمووی وشەی پارادۆکسن کە لە کۆمەلگەیەک ئاشێ کۆمەلگەیەکی دووڕوە لە ڕاستیدا لەبەرەوە ئەبێ هانی ئەوە بین خەڵکی بەرامبەرمان هەرکەس هانی بەرامبەری خۆی بە ڕاستەقینەکەی پێ بڵێ بۆیە زۆرجە بەیەکێک کەڵێ چۆنی چۆنی پرسیار نییە مانای وانە تۆ چۆنی تۆزێ باسی خۆی بکە بە ڕاستی بڵێ وەڵی وەزعم وایە و خراپم بێزارە بی کە ئەنەهوو تۆ پرسیاری ڕاستەقینە لێ نەکردو چۆنی سەلامە چۆنی هەر سڵاوە لێت کردومە بەستر نییە بەڕاستی چۆنی ئەڵێ باشم بەڵام باش ئەو باشش نییە بۆیە فێربین ینی ئەوروپیەکان پێی بڵێ چۆنی ئەگە باش نەبێ بەڕاستی ناڵێ باشم وانە ئەڵێ وەڵی بێزارم ئەمڕۆ مشکلەیەکم هەیە ئەمڕۆ ئەو ڕاستەقینەکە وایە من درۆیە من بە خراپیژم هەر بڵێم باشم بەرامبەرەکەم لە مەوعید تاخیر بووە بەو شێوازە بێ پێی بڵێم بۆچی تاخیر بووی لەبەر چیتە ڕاستەقینەکەم پێ بڵێ مەبەستمەوە بوو هەموو ئەمانە پێمان دەڵێ پارادۆکسە بێ لە کۆمەلگەی مسلمان نشین نمێنێ بڵێ مامۆستا ئەوەی بەڕامێکیش بۆ شتێکڵێ ئەو هەندێک کەس کە ناتوانێت خراپش بکە لەبەر دەرفەتی بۆ نەڕخسەبووی بڕخسی ئەو شەی کات بڵێ جا دێنە سەر تەوەرێکی تر مامۆستاویش ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم کۆمەلگایە بەرەو ڕاستگۆیەکی ئاینی ببین ئێمە ئەو باسی ئەوە هۆکارەکانمان کرد وە خستەکانیمان کرد سیماکانی بەڵام ئێمە چی بکەین ئەوە پرسیارە باش بۆ ئەوەی کە ئەم کۆمەلگای بێت کۆمەلگایکی ڕاستگۆ بێتە سەر پلێت وەکو جەناب فەرمووت بۆچی زانایانی فەرموودا یا زۆربەی زانایانی فەرموودا ئینەمە الأعمال بالنیات ئەخەنە پێشی پێشەوە ئەڵێن بۆ ئەوەیە کە هەر لە سەرەتاوە دەستت کرد بە خوێندنەوەی تۆش تێبگەی کەوا هەموو شت لەسەر ئەساسی نیەتە کە ئەوەت زانی ئەو کاتە بەردەوامە بی یان بەردەوام نابی کەواتە بۆ ئەوەی کۆمەڵگە دووڕوو نەبێ لە ناخی من و تۆ هەر ئینسانێکی ترا پێش ئەوەی هەر کارێک ئەنجام بین پێش ئەوەی هەر قسەیە بکەین نیەتێکمان هەیە ئەم نیەتە بە عەرەبی پێڵێن قەسد وانە بە کوردی پێڵێن مەبەست ئەم مەبەستەی کە لە دڵی منە و لە دڵی تۆ من نازانم بژی دڵی تۆ چیە هەر کەس خوا نەبێ کەس نازانێ لە دڵی هەر ئینسانێکان نیەتی چی باشە مادام وا بوو ئەو نیەتە باشەی کە هەمانە بۆ کارێک بۆ شتێک مادام نیەتەکەمان باشە ئێمە ئیکەین کە کردمان با قسەی کۆمەڵگەمان بێتە سەر مەگەر خوددا گوتی کۆمەڵگەی پلێت کۆمەڵگەی ڕاستەقینە چۆن دروستە بێ لا يخافون في الله لومة لائم نابێت لە لۆمەی خەڵک ترسی ڕاستەقینەیەکە ئەیڵێن ئەو شتە هەڵەیە ئەو ئاەتە بە غەڵەت ئەو فەرمودەیە صحیحنی ئەو قسەی فڵانزانە هەڵەیە اینجا لەسەر ئەمە قسەمان دێتە سەر بە قسەمان بێتە سەر مەگەر زۆر کەس بە منی نەگوتم مامۆستا تۆ خۆت بوو ناشرینەکەی بۆ خۆت عیبدارەکەی بەخوا و قسانی تۆیکەی ئێمە شەیزانی ئەی ئەڵێم بۆ نایڵێن ئەڵێم ئێوە دووڕوون ئەبێ ئێوە ڕاستەقینەکە بڵێن ئەی من ئەیڵێم ئەمە لەسەر پلێت ئەمە ڕاستەقینە ئەوەی لە دڵمە ئەیڵێم ئەمەیە کەلتورێکی ترمان بۆ ئەهێنێتەوە کە ئێمە بەدیمەن لە کۆمەڵگە بەدیمەن هەڵ نەخەڵەتی بە مەزاهر هەڵ نەخەڵەتی وانە ڕەنگە من جلێکی مەلایەتی لەبەرکەم ڕەنگە من سبێ جلێکی شێخ لەبەرکەم ڕەنگە ئەزانی هەندێک کەس بە منەڵێ لە مامۆستا قسەکانت زۆر باشە بەس بەخوا بۆی باش لێ دووەرگن تەنکە ڕیشێک بێڵەوە ئەڵێم کاکە بۆ درۆم پێکە یعنی بۆ ئەتێ درۆ بکەم یعنی بۆ یعنی قەنەعەتم بە شتێک نەبێ نایکەم یعنی دیتە چۆن ئەگەر نەزانی کەواتە ڕیشش هۆکارێکە من بۆی کەسێکی پێڵ خەڵەتێنم نایکەم مەبەستمەوە بووکە مەزاهر نابێ هەڵمان خەڵەتێنێ فلان بەرگی شێخی لەبەرە فلان بەرگی مەلای لەبەرە فلان ڕدێنی زۆرە فلان محەجەبەیە یا محەجەبەنی ئەم مەزە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر پێغەمبەر فەرمووی إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم التي في الصدور خوا سێری دڵی ئێماکە لەبەرەوە ئەبێ مادام نیەتمان باشە مادام خۆمان ئەزانین چی ئەەکەین لە لۆمەی خەڵک نابێ بترسین ئەبێ ئیشی خۆمان بکەین و کاری خۆمان بکەین ئەمامان باتەوە سەر خاڵێکی زۆر سەرەکی کەلتوری کوردەواری کەلتوری کوردەواری لە کووردا دووڕوو نەبوو جاران بۆ نەبوو چونکە کورد لەسەر کەلتوری ڕاستەقینەی خۆی دەڕێ بڕێەوە کەلتوری ڕاستەقینەی کورد چۆنە کەلتوری ڕاستەقینەی کورد دەڵێ بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە خۆ کورد دوای ئەوان مسلمان بووە کورد حەزی لە نهێنی نییە حەز ناکە شتێک لە دڵی خۆی بشارێتەوە و دووڕوو بێ اینجا لەبەر ئازایەتی کورد خۆی ئازا بووە ئەو ئازایەتی وای لێ کردووە نەترسێ کە نەترساوە هەمیشەوە یا ئەمبەر بووە یا ئەو بەر بووە هەتا یعنی ژینگەی کوردەواریش وایە سارد و گەرم بەرز و نزم هەموو ئەمانە پێمان دەڵێ لە ڕاستەقینەدا کە تاکی کورد ئێستا شتەکان لە دوالیزمە ئەبینێ وانە یان ئەوە یان ئەوە یان ئەوە یان ئەوە ئەوە شتێکی باشە لە ڕاستیە لە ڕوویەکەەوە زۆر باشە کە ئەو کووردە نایەوێت دووڕوو بێ قسەی دڵی خۆی بە ڕاستەقینەکە مەسەلەن کورد دینی وەرگرتووە کورد ئەو پەندەی داهێناوەڵێ بە ڕیش نییە بە ئیشە
ڕێزم هەیە بۆ ئەوەی کە ڕیشیە مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە کورد ئەڵێ ئیشم ئەوێ من یعنی مەبەستی ئەوە بەڕیش نییە بە ئیشا یعنی بە جلوبەرگ نییە یعنی بەدیمەن نییە بەکردەوەیە کردار شەرتە کەواتە لێرە ئەمە ڕاستەقینەیە کە دووبارە کەلتوری کوردیە کە فێری ئەو خاڵەمانەکاتەوە ئەمە لە ڕاستیدا ئەچێتەوە سەر خاڵێکی تر کە لە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵێک شت هات کۆمەڵێک کەلتوری دەرەکی وڵاتانی دەوروبەر هات تێکەڵ بە خودی ئاین بوو بە مای ئەوەی کەوا ئەم جۆرە چۆنەڵێ دووڕوە تێکەڵ بێتەوە بە ئاین چکە لە زۆربەی وڵاتانی دەوروبەرمان ئەو حاڵەتە هەیە خەڵک ئەڵێ لە بەرلۆمەی خەڵک نازام چی ئەو بابەتانە بەس تا خۆمان کەلتورمان کەلتوری کوردی ڕەسەن بوو یەک لابووین یعنی کە کوردە دوێنی شەرحی حاڵی خۆیەکە یەکسەر بۆچی ئەم قسەی وتراوە لەبەرەوەی ناترسێ ڕاستەقینەکەی دڵی خۆیڵێ ئێستش بە شێوازێکی سەرەکی ئەم کەلتورە ماوە دەبێ پەرەی پێ بدەین ئەمانە لە ڕاستیدا نمونەی زۆرن نمونەیەکم بیرەکەوێتەوە لەو نمونانی کەوا کاتم ماوە لەو نمونانە لە ژیاننامەکەی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت دکتۆر مستەفا زەڵمیش کەسێکە لەو کەسە ڕاستگۆیانە بەڕەحمەت بێ گۆڕی پڕنور بێ کە لەو کەسە ئازایانە بوو کە ناترسە قسەی دڵی خۆیە کردو پاش وەفاتی و ڕەنگە پاش ماوەیەکی تریژ و زیاتر اینجا خەڵک بێتەوە سەربیر و ڕاکانی بۆیان دەرکەوێ وایە ئەڵێ لە بەغدا بوو ماڵم خۆم و مناڵ و دایکی محەممەد و ئەوانە لەوێ بووین ئەڵێ خزمێکە بوو قەت سەری لێ نادەین مەگەر ئیشێکی هەوایە لە بەغدا هات سەری لێدەین ئەڵێ هات سەری لێداین ڕۆژێکیان ڕۆژی هەینی بوو کە ڕۆژی هەینی بوو مناڵ مەکتەبی نیە ئەو نێ تۆزێ درەنگ هەستان لە خەو بۆ نوێژی بەیانی مناڵەکانم درەنگ هەستان بۆ نوێژی بەیانی وتی لێمانی کرد بە هەراوتی ئەوە چۆن ماڵێکن و مناڵەکانت درەنگ هەڵەسێ بۆ نوێژی بەیانی و نابێ وتم کاکەجان ئەوە جارێکەوە ئەو وا ڕوویداوە ئەوە جومعەیە و داوامێکیان نەبووە و درەنگ هەستاون وتی هەر ئەو پیاوە کاتێکەوە حکومەت گوندەکانی تێکدا و تەعویزی بە خاوەن مڵکەکانەدایەوە لە بەرامبەر هەر دۆنمێک 2000 دیناری سویسری ئەو کات ئەیدایەوە وتی ئەم پیاوە بەشی خوشکەکەشی خواردبوو بەشی خوشکەکەی خۆی خواردبوو خوشکەکەشی وەفاتی کردبوو اینجا کە خوشکە زاکەی واتە کچی خوشکەکەی کە ئاهات داوای حەقیدای چێکرەوەی پارەکەم دەرێ ئەیگوت چێ لە تۆ خوشکە زای منی بڕۆ بیسەلمێنە مامۆستا مستەفا زەڵمی ئەڵێ وەک بڵێ بە خوشکە زاکەی بڵێ تۆ زۆڵی تۆ چێڵێ تۆ کچی خوشکی منی ئەڵێ ئەوە تەدەیونەکەیەتی لە ڕووی واقعەوە بە مناڵی منی شەڵێ وڵا درەنگ هەڵەسن بۆ نوێژی بەیانی یەک جاریش ئەوەی دیوە ئەمانە هەمووی لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگی داوەتەوە پێویستیمان بە ئازادی نەترسانە ئازادی و نەترسان مامۆستا بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکەمان بەڵام دوای ناوبڕێک بەڕێزان لەگەڵمان بمێنەوە دوای ناوبڕێک و ئەگەڕێنەوە بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامی لەسەر پێشکەشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستاچنە لای میوانە بەڕێزەکانمان کە پێکاتون لە مامۆستایان و قوتابیانی زانکۆی نۆلیج لێرەوە دووبارە بەخێراتتانەکەین بەخێمێ سەر چاو خۆشحاڵی ماوەدەبوونتان پێمان خۆشە لە چوارچەوەی ئەو بابەتێکی پێشکەشمان کرد چێ بەڕێزێک لێوە سەرنجە یاخود پرسیارێکی تێبینیەکی لەسەر ئەو بابەتە پێمان خۆشە گوێبیستی بین بۆی تۆماریکەین وە لای مامۆستا وڵامەکەی وەرگینەوە بفەرمون سواسی ئەو بەرنامە بە سوودە دەکەین بەخێر بە مامۆستا یەکێک لەو کێشانەی کە باس کرا کە تەداخلکردنە پیان صلی الله علیه و سلم دەفەرمێ تەدەخل المرء فيما لا يعنيه ئەمە زۆر تەداخل دەکەن ئێستا لۆ نمونە هەل لە چاچۆی ئیسلام لۆ نمونە موسڵمانم گەنجەشی موسڵمانم تەطبیقی هەر چار مەذهب دەکەم شافعی حەنبەل حەنەفی دەرێ نابی یعنی فتوە دەدا جگە لە خوا فتوە دەدا عیاذ بالله لۆ نابی چ بکەین هەتا تەداخلی نەهێلین یعنی ئێستا کێشەی نییە لۆ نمونە کە حەج لە عومرە برایەکانمان لۆ نمونە دایک و باوکمان دەچنە حەج و عومرە هەمووی تەحویل دەبنە سەر مەذهەبی حەنەفی چکە بزانم شارەزای باشە مامۆستا چ بکەین هەتا بنبڕی بکەین مەسەلەی درۆ شەروەتر یعنی ئەگە بێت و لەگە ڕێز بچنە یعنی هەر یەکەوە لەمە بچنە دیار ئاوێنەی کەس خۆی ناناستەوە یعنی هەندە ماشەڵڵا وەی لێ هاتیە ئەگەر ڕاستگۆش بی باوەڕ پێ نەکەن یعنی چ بکەینە تا تەداخلکردن نەمێت چکە پەیوەندە پێ یەکتری دەستخۆش زۆر سوپاس دەستخۆش فەرموو چ بەڕێزێکی فەرموو مایکەوە گرا سەر چاو مامۆستا پرسیارەکەم ئەوەیە بۆ کاتی مامۆستایەکان و یان کەسە بەناوبانگ دینەکانمان ڕاستی بە خەڵک ناڵێ بۆ نمونە هەندێک خاڵ شت دەشارنەوە بۆ من پرسیارێک دەکەم دەرێ تۆ وز بە تۆ بچووشیان تۆ پێویست ناکۆ پرسیاڵە بۆ کارتیە
بەڵێ دەست خۆش بێ بەڵێ فەرموو چیتر بەڵێ بەخێری مامۆستا زۆر سوپاس لەو خۆش دەرفەتە. بەخێر بێ یەکەم پرسیارم ئەوەیە یعنی لە کۆمەڵگای کوردی بۆ ئێمە بە حەق خوا ناناسین، یعنی حەقی ئەوە نادەین کە ناسینی خوا بکەین، یعنی دایک و باوکەکان لە سەرەتاو منداڵەکانیان پێش ئەوەی فێری نوێژ و عیبادەتەکان بکەن خوایان پێ بناسێنن، یعنی کە خوایەک هەیە، بەس ئێمە هەمومان بەس ئەوەندەیە شتێکی عادەتی فێر بووینە کە دین بکەین. چارەسەری ئەو کێشەیە چۆن نەکرێت لە قوتابخانەکانە یانیش ئەوە کۆمەڵگای و دایک و باوکان ئەگەر پێی هەڵبستن. بەڵێ دەست خۆش بێ زۆر سوپاسی ساچین لای مامۆستا بۆ پرسیارەکان ترێکردن لای جەنابتان مامۆستا دێنە سەر پرسیاری یەکەم کە ئەو بەڕێزە کردی ئەڵێ تەداخولکردن لە کۆمەڵگای کوردی هەیە بێگومان هەشتێکی بێگومان تەداخول زۆرە لە ژیانی کۆمەڵاتی ژیانی سیاسی ژیانیدا ینی ئەوە تەداخول زۆرە تۆ خۆت نیت ئەبێ خەڵک بی ڕاستی ئەبێ ئەو بە فەرموودە هەر باسی فەرمودەیەکی هەر بە فەرمودە ڕاستیکەینەوە چۆن یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من حسنی ئیسلامی المەرئی تەرکوه ما لا یعنیه، یعنی پێوەرێک لە پێوەرەکان بۆ ئەوەی بیسەلمێنێ کە من باسی خۆم کەم بیسەلمێنێ کە من موسڵمانێکی باشم ئەبێت تەرکوه ما لا یعنی بکەم ئەو شتەی پەیوەندی بە منەوە نییە نەیکەم. ئەڵێن چۆن پەیوەندی بە تۆ نییەوە فڵانە کەسەوە ئەمر بە معروف و نەهی لە منکەر، ئەمە هەر هەمووی ئیشی من نییە، ئیشی دەوڵەتە، ئیشی مؤسساتە، من وەکو تاک هەر ئەوەندەم لەسرە نەسیحەتی بکە. کەواتە دێتەوە فەرمودەیەکی تر ئەڵێ پێغەمبەر نەیفەرموو الدین و النەسیحە، کەواتە بەناوی ئامۆژگاری دی ئامۆژگاری تەکە لە کاتێکە ئەو قسەی ئەو هیچ بەڵگە نییە کە لە تۆ باشتر بێ لە ڕووی ئامۆژگاری، یان ئەگەر هات پێیگوتی ئەو بۆی باخەت بۆ پرتەقاڵی چ مانایەکی هەیە بۆ نمونە وانە ئەمە تەدەخولە لە ژیانی تۆ وانە خەڵک پێێتە لە قش دەبێ ئاوادانی وانە ئەبێ ئەوج لە ئاوا لە بەرکەی ئەڵێ تۆ بە کەیفی خۆت بخۆ بە ئارەزوی خۆت بە دڵی خەڵک جل لە بەرکەی با بە خەڵک 5 میلیۆن کەسەیە لە کوردستان من چۆن دڵی 5 میلیۆن کەسم پێ ڕازیەکرێت کەواتمە بەڕاستی لەو حاڵەتە بۆ خۆمان ناژین کەواتە ئەمە ڕاستە من حسنی ئیسلامی المەرئی تەرکوه ما لا یعنیه. ئەگەر گوتی الدین و النەسیحە بە ناوی دینە و نەسیحەت مەکەی بڵێ ئەوە بنەمایە ئەوە مەبدەئە. میکانزمی نەسیحەت چۆنە؟ میکانزمی نەسیحەت ئەو پێغەمبەر ئەوشی دیاری کرد حق المسلم على المسلم 6 یعنی مافی مسلمان لەسەر مسلمان 6 یەکێکیان چییە؟ وإذا استنصحك فانصح له، يعني ئەگەر داوای ئامۆژگاریم لێت کرد اینجا ئامۆژگاریم لێ مەرجی هەیە، یعنی ئەو وەستاوە لە جی خۆیە لە پڕێکا کابرا دێ پێڵێ تۆ بۆچی ڕیشت 4-5 زیاد درێژنی بۆ نمونە ئەمە تەدەخولە. ئەگەر ئەڵێ نەسیحەتە من پرسیارم ئەڵێ لێ نەکردی من داوای ئەوم لێ نەکردی ڕیش ئەبێ چۆن بێ و چۆن نەبێ بۆ نمونە ئەبێمە هەموو ئەمانە ڕاستکەینەوە. جارێکی تر ئەڵێم وەکو ئەو عادەتە جوانی ئێستای ئەوروپا خەڵک حەقی بەسەر خەڵکەوە نییە. ئەگەر ئەڵێ لە هەر بوارێکە سەرپێچی ئەبێەوە بە یاسارێک بخرێ هەتا وڵاتێکی وەکو سعودیە هەیئەتێکی دروست کرد بوو بە ناوی دەستەی ئەمر بە معروف و نەهی لە منکەر وانە ئەمەنە تەدەخولیان لە ژیانی خەڵک کرد بوو بە پۆلیسێکی ئاینی لە ڕێگا لە ژنبەی کراسەکەی 2-5 کورتترە لە فڵان بەی ڕیشینە لە فڵان بەی نازام چی کرد هات هەڵیان وەشانەوە ساڵی پار هەڵیان وەشان و گوتیان ئەگەر ئێوە ئەو بن ئەی پۆلیس چییە؟ ئەم کارانە مؤسساتی خۆی هەیە دەوڵەت هەیە و ئەمباران لەبەرەوە لەم بوارە ئەمیکە یعنی ئەوەی ئێمەی کوشتووە ئێمە بە کۆ ئەژین نابێ بە کۆ بژین ئەبێ بە تاک بژین. هەر یەک لە ئێمە خدا بە تاک دروستی کردووە لە ئەڵلقەی ڕابردوو باسی لە پرسراوێتیمان کرد گوتمان چی وەکلهم ئاتیه یوم القیامەتی فەردە ڕۆژی قیامەت هەر کەس بە فەرد و بە تاک ئەڕواتەوە لای خوددا کەواتە لە دنیاش ئەبێ لێبان گەڕێن وەکو تاک من لە خۆم مەسئولم وانە هەڵەکانی خۆم هەڵی ئەگرم لەبەرەوە ئەبێ بە ناوی ئاینەوە لە هیچ کەس قبول ناکەم من تۆ ئەوی تریش کە تەدەخل لە ژیانی من بکە ئەگەر خۆم لێم داوا کرد بێ ئەوە شتێکی تر وەکی ڕواتی بۆ ئەو مافەی من ئەو مافە بە خۆم نادەم ئەوژنی بڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیە ئەو بەڕێزە کردی ئەڵێ یەکێ لە کێشەکانی بێگومان لە کۆمەڵی کوردی بینی ئەمە وەکو جەنابەت باس کرد مەسەلەی ئەوەیە کە شاردنەوەیە واتە ئەوانەی کە زانای ئاینین یاخود شتێک کە زانە لە ئاین هەندێک شتە شاردنەوە خەڵک کۆمەلگای دوای لە شوێنێتر بۆی دەرەکەوێت ئەو کاتە متمانە نامێنێ ئەوە سەردەمانی هۆکاری سەرەکی ئەمە چی هۆکاری سەرەکی ئەمە یەکەم ترسە یعنی ئەشە زانا زۆر گەوکو مامۆستا دکتۆر مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ ئەڵێ من بە مامۆستا مەلا عەبدولکەریم ئەگوت مامۆستا ئەو ڕێیە هەیە ئەوە هەیە ئەیگوت لە ترسی زمانی مەلایەن چی بکەم دوای یعنی مامۆستا مستەفا زەڵمی ئازا بۆ بە ڕەحمەت مامۆستا مەلا عەبدولکەریم هەنێشت یعنی مجاملەی کردو نەیتوانیوە بیڵێ حسابی ئەوەی کردووە وانە کەواتە ئەمە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کە لەم سەردەمە شار هەمانە بە بەڵگەی ئەوەی ئێمەمانان و زۆر بەمان لەگەڵ لە خزمەتی زانایانی ئاینی زۆر جاردانیشین قسە ئەەکەین سێرەکەین هەموویان قسەی زۆر جوانیان پێ
قسەی زۆر باشیان پێ حەلی زۆر باشیان پێ بەس هەر ئەو حەلە لە کاتێکە کۆمەڵگە ئەبینێ و خەڵکە بینێ و منبەرە بینێ نایڵێ سێرەکەی بۆ نایڵێ ئەو قسەیە کاڵێ تۆشک و ئێمەشک و تۆمان لێبێ ئەوە قسەمان پێ بڵێن و خەڵکی تر و خەڵکی تر کەواتە ئەم قسە پێوتنا یعنی چه هەیە لە پێغەمبەران گەورەتر بێ هەر پێغەمبەرانە قسەیان پێگوتراوە کەواتە ئەم قسە پێوتنە نابێت لێ بترسین قەچێکە یعنی من خوایەک ژیانی پێداوم بۆ خۆم ئەژیم قسەکانی خۆمەکەم هیچ لەگەڵ خۆم نابەمە گۆڕەوە مادام پێم وایە ڕاستە ئەبێ بیڵێ اینجا ئەو بە خاڵی تر کاکە باسی کرد ئەوەیە کە لە ڕاستیدا لێرەوە جارێکی تر ئێمە باسی ئاینەکەین ناونیشانەکەی ئیسلامە ئەویتر مەزاهیب ڕێچکەیە وانە ئەرە کەس لە قیامەت لێ پرسن تۆ شافعی لە قیامەت لە کەسە پرسن تۆ حەنەفی لە قیامەت لە کەسە پرسن تۆ چ مەذهبێک تێ شتانە نییە وانە کەواتە ئەم بابەتانە مادام پرسیاری لەسەر نایەتەوە مادام پرسیاری لەسەر نایەتەوە لە دنیاشە هیچ نییە تۆ ئەبێ ئەم ئینسانە خدای پێ ئەناسێنی ئەم ئینسانە خۆی من ناینێس خۆی خوددا دەناسێ خۆی پەرستنی خوددا دەکا بەو نیەتەی کەوا خۆی ئەیکا ئیدی لە دوای ئەوە ئەم وردەکاریە دینی کوشتووە ئێستا چەند ڕۆژێکی تر ئەبینی کتێب پیشانگەی کتێبی نێودەوڵەتی جارێکی تر ئیتر بە عارەبانە و خەڵکان کتێب بکرێتەوە هەموو یەبات و کتێب چیەوە هەمووی قسەی کۆنی تایە دوور لە قورئانەکەی هەمووی قسەی کۆنە هەر قسەی کۆنەوە ئەیهێنێتەوە گرفتێکی تر بۆ ئەو خەڵکە دروست دەکاتەوە بە عەقلی خۆمان بکەینەوە بە عەقلی خۆمان بخوێنینەوە سێرکەین خوددا کتابی بۆ ناردوین قورئانی بۆ ناردوین فەرمودەی ڕاستی پێغەمبەرمان هەیە درودی خوای لەسەر شەرحی ئەم ئاەتانەمان بۆکە لەبەر مامۆستا پرسیارێکی تر هەیە زۆر جوانە ئەوش ئەوەیە کە ئێمە بەڕاستی خوا پرستین بەڵام خوا ناسین زۆر جار ئەو پرسیارەمان بەڵێ ڕاست یەکێک لە بەڕێزەکان ئەو پرسیاری کرد ئێمە بۆ بە حەق خوا ناسین ئەگەر خوا بناسین پێش ئەو هەموو کێش و گرفتمان نابێ وەکو ئێستا بینین هەل لە ئەڵقەیەکی ترە باسم کرد وتم یەکێ لەو کەسانی کە موسڵمان بوو دکتۆر کۆڵن تێرنەر باسم کرد دکتۆر کۆڵن تێرنەر لە بەریتانیا لە ساڵی 75 بوو بە موسڵمان دەبەن بە پەیامەکانی نور بە بەدیع زەمان مامۆستا سەعیدی کوردی بەو پەیامانە بوو بە موسڵمان جا ئەوەڵێکی ئەڵێ من تەماشاکەم موسڵمانان کە من بووم بە موسڵمان داوای کتێبشتم لیانە کرد سێری کتێبەکانم کرد هەمووی باسی ئیسلامەکە ئیسلام ئەوەیە و ئیسلام اقتصادە و ئیسلام سیاسەتە و جا گوتم ئەگەر ئەوانە بێ خۆ من لە ئەوروپا اقتصادی ئەوروپی زۆر جوانترە لە هەموو وڵاتانی ئیسلام وانە سیاسەتی ئێمە لە هەمووتان باشترە پێشکەوتنی ئێمە لە هەموو ئەڵێ ئێمەی ئەوروپی ئەگەر یەکی قسەمان بۆ بکە پێمان بڵێ موسڵمان بن نەیە پێمان بڵێ ئیسلام مهمە و پێشکەوتنە و حەزارەتە و علمە و داهێنانە و جیهاز دروستکردنە و ئیسلام ئەڵێ ئێمە هەمومان هەیەوان گشتیمان کردو ئێوە دواکەوتون ئێوە لە ئێمە وەرەگرن ئێمە یەکشتمانەوێ وەکو ئەو کاکەی گوتی خواناسی ئێمە ئەمانەوە بزانین دوای ئێرە بۆ چۆ ئەچین لە چۆ هاتین بۆ چۆ ئەڕۆین بۆچی هاتین ئێمە بۆ پرسیارە ئەگەڕێت تاکی ئەوروپی ئەوەی کە لە جیهانی مادی وڵام نەدرێت ئەگنا جیهانی مادی ئەڵێ ئەو کوینە بەس کەشخەیە بەسەر ئێمە ماکەن بڵێن ئیسلام ئەوەی هەیە و ئیسلام ئەوەی نە سیاسەتتان تەواوە نە اقتصادتان تەواوە نە کۆمەڵایەتتان تەواوە لە پشتی هەموو دنیاون لە عێراق 167 دەوڵەت گەندەڵە عێراق 166 مینە بەغدا ناخۆشترین پایتەختی دنیا بۆ ژیان اینجا هەر بڕۆ بڵێ ئێمە سۆمەری بووینە هەر بڕۆ بڵێ ئێمە ئاشووری بووینە لە قەدیمە هەر بڕۆ بڵێ ئێمە عمرمان ئەوەندە ساڵە و ئێمە بەلەد الحرف ئەول بووینە و وڵاتێک بووینە یەکەم حرف لە عێراق بووە هیچی نایخوا مێژوو بەدەری نایخوا مەبەستمەوە بوو ئەم پرسیارە کۆڵن تێرنەر ئاوا دەڵێ ئێمە لە ناخی ئێمەدا ئەم پرسیارە هەیە لەبەرەوە ئەڵێ بیرم کردەوە مسلمانان ئەم هەموو کتێبە لەسەر ئیسلامە نووسن زیادە ڕەویان کردووە ئەڵێ چون بێ پێوەرەکە قورئان بێ یعنی دەستنوێژ یەک سامجاری وایە مجلداتی ئەوەندە هەیە باب الطهارة و ئەحکام الطهارة کاکەوما بۆ چیە دەستنوێژ هەرەوەیە کە خوا لە قورئانە خوا بۆ دەستنوێژێک ئاەتی داناوە یعنی پێمانەڵێ باسی دەستنوێژش ئێوەش هەر یەک دێڕی بدەنێ بەسە ئەو هەموو تەفاسیلە چی ئەیدەنێ تاوای لێدێ خەڵک بە ساڵیش دەستنوێژ تاو ناکە باشە وەختێکە ئەڵێ سێرم کرد لە قورئانە 8 جار وشەی ئیسلام هاتووە الئیسلام ئیسلام لا تمنوا على إسلامكم إن الدين عنده ئیسلام لە قورئانە 8 جار هاتووە بە سێری ناوی خوددام کرد الله 2700 جار الله هاتوو لەوە تێگەیشتم باسکردنی الله بێ 2700 جار بێت باسی ئیسلام بێ 8 جار بێت ئەلێرەوە ئەم پرسیارە زۆر ڕاستە بۆیە گوتمان پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی بەرپرسیارەتیە دۆزینەوەی مەیەک نییە بۆ نێرێک بۆ مەیەک هەروەکو تەیرەکان کە دروستێکن لەبەرەوە پەروەردەیە ئەم دایک و باوکە بێ وەڵامی پرسیاری مناڵەکانی خۆیانیان پێ بێ قوتابخانە بێ پێ بێ زانایانە بێ پێی بێ ئەوقافە بێ پێی بێ خوێندنی باڵا بێ پێی بێ ئەم پرسیارانە پرسیاری سەرەکین لەژیان ئەمەسە دەست خۆش بێ ئێستا لە میوانەکان دووبارە فەرموون ئێستا چێ پرسیارێکی هەیە یاخود تێبینێکی دیسان
لە چوارچەوەی تەوری سەرەکی بەرنامەکە پێمان خۆشی گوێبیستی بین. ئەمە باسی وەمان کرد کە چۆن چارەسەری بکەین بەڵێ و باسی زۆرینەی شتەکانمان کرد، بەس ئایا چ شتە گوارەکە پاڵپشتی بێ لۆ درۆکردنەکەی یاخود پاڵپشتی بێک ئەوەی ڕاستیەکەی نەڵێ. بەڵێ دەست خۆش زۆر سپاس. فەرمووشیت بەڵێ فەرموو. زۆر بەخێراتی مامۆستا دەکەم دەستخۆشی لە جەنابیش دەکەین لەوە بەرنامەکەت. مامۆستا باسی ئازادی گۆڕینی دینت کرد. من پێم وایە کە گۆڕینی دین زۆر باشتر لەوەی کە من لەسەر دینێک بین و بەدری خۆمان نەبی و نەتوانین ڕازگویانە ئەو دینێکە دەمانەوێت پەیڕێی بکەین. و باسی ئەوەش کرد کە هەندێک کەسێک کە شتێک لۆ تو باز دەکە بەرام بەخۆی نایکە، ئەوەش بەڕاستی بەڵایش کردم پێم وایە تووشی دین بووە، لەبەرەوەی ئێمە زۆر مامۆستای ئاینی هەیە ئەو ئیشە ناکە کە بەخۆی بە خەڵکەکەی دەرەوە گوتیتی و لە مێژوشدا ئەوە هەبووە کە بەداخۆ ئێستا بوویتە بارەچ لەسەر دین کە نەهی لێ ناکرێن. پێم باشترە کە نەهی لێ بکرێت لەبەرەوەی دینەکە ڕوونتر. دەست خۆش پێیانەکەت گەیشت. پێم وایە دوو پرسیارمەوە گرتو، پێم وایە ئەگەر کەسێکی تر هەیە یان بەڕێزێکی تر بێ پرسیار بکات زۆر باشە. بەڵێ برا هەر کەسە برن بە شێوە گشتی، ینی کەس تایبەتمەند نییە لە برێن لە بوارەچی جا ئەوە برێن نابێتە سەبەب لە برێن ناڕاستی. بەڵێ 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 دەست خۆش بێ. زۆر سپاس، دەستان خۆش بێ. زایگەڕم وڵاتان بۆ پرسیاری تر. مامۆستا دێن سەر پرسیارێکە ئەویش ئەوەیە کە ئێمە یەکێک لەوانە پرسیارێکە ئێمە چی واکە ئێمە داینەمووی درۆ، ینی بەردەوام ینی مۆتیڤێکە بەردەوام ئێمە درۆ بکەین، ینی بۆچی ڕاستیەکان ناڵێن لە چی ئەترسین کە ڕاستی ناڵێن. هەرەوەی باسی کەوتە ترس، یعنی لە هەر کەسێ پرسی بۆچی درۆەکەی لە سەردەمی ئازادیە درۆ ناکە وانە، یعنی ئێستا لە سەردەمی بەلای کەمەوە لە باری دۆخی ئێستی هەرێمی کوردستان خەڵک خۆپیشاندانەکە وانە، خەڵک بە ڕنگ و بە دەنگی خۆی قسە ئەڵێ وانە، دروشمی هەیە یا بەمانایەکی تر بڵێم لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە خەڵک قساکە ڕخنە ئەگرێ، هەنەجار ناوی شەبا و هەنەجار یعنی وەکو بڵێ ئەگاتە ئاستێک تۆزێک قسەکان تۆزێک توندیش بن بۆ نمونە. ئەمە چیە؟ سەرچاوەکەی ئازادیە. بۆچی لە سەردەمی ڕژێم ئەم قسەیەمان نەبوو؟ یەک تاکە کەناڵی تەلەڤیزیۆنی ڕەشوسپی لە بەغدا هەبوو، ئیدی هیچ کەسێک نەیەتوانی قسەی تیا بکە. ئەوە چی بوو؟ ترس بوو. ئەو ترسەی لە سەردەمی ڕژێم جیلی ئێمە هەیبوو، لە سەردەمی ئازادیە نیەتی. کەواتە ئەساسی ئەم مەسەلەیە ترسە. کەواتە لە نێو کۆمەڵگەی خۆمانە ئێستا کە ئەگە ترسی سیاسیت نەبێت، چونکە ئازادی سیاسی هەیە و حیزب دروست دەکەیت و خۆ تەڵەبژێریت و ئەچتە نێو پەرلەمان و ئەمە ئازادی سیاسی. ئێستا ئێمە کێشەمان لە ئازادی کۆمەڵایەتی هەیە. ئازادی کۆمەڵایەتی زۆربەی کێشەکانیشمان کە ئێستا ڕووەدا، کێشەکان زۆری ئێستا کەوتوتە بوارە کۆمەڵایەتەکە. بوارە کۆمەڵایەتێکە زۆر ئەنێک ئێستا لە کوردستانە ئەم هەموو کوشتنەی دەیبینی چییە؟ لەسەر سیاست خەڵک ناکوژرێ وانە وەکو سەردەمانێکی زووتر. ئێستا لەسەر کۆمەڵایەتێکی بوارە کۆمەڵایەتێکە. بوارە کۆمەڵایەتێکەش کە ئاگاتە ئەو ئاستە تونند و تیژە دووبارە لە ئەنجامی نەوتنی ڕاستیەکانە. نەوتنی ڕاستیەکانە لە نێو خێزانێکا بێ، لە نێو ماڵێکا بێ، نەوتنی ڕاستیەکانە. کەواتە ئەمە پێمان دەڵێ فێری ئەوە بین کە ئەو شتەی لە دڵمانایە بیڵێن، ئەو شتەی لە دڵمانایە بیڵێن. ئەگەر باش بوو کۆمەلگە وەرێگرێ، ئەگە خراپ بوو خراپ نییە، بەلای کەمەوە یا بەرامبەر پێتەڵێ و قسەی دوای دەرەکەوێ باش نییە، یان پێش ئەوەی خەڵک بڵێ باش نییە خۆت بۆ دەرەکەوێ کە ئەو قسەیە عملی نەبوو، خۆت ئەیگۆڕی. لەبەرەوە بینی ئیمامەکانیشە بۆڵێن شافعی قال في الجديد وقال في القديم، یعنی خۆی قسەی خۆی گۆڕیوە. بۆ چونکە بۆی دەرپێش ئەوی کۆمەلگە بڵێت تۆ غەڵەتی، خۆی گوێتی خۆم غەڵەت. بۆچی سەعیدی کوردی بەدیع زەمان ئەڵێ سەعیدی قەدیم و سەعیدی جەدید؟ خۆی ئەڵێ من ئەو لە قەدیم ئەوام گوت ئێستاکە ڕێیەکی ترم هەیە. ئەگەر لێ کەواتە ئەمە هەمووی بەڵگەیە ئەبێت لە ڕووی ئاینیەوە فێری ئەم ئازادیە بین. ئەم ئازادیەمان نەبێ دوو ڕووی ئاینی و منافقی دروستە بێ. خوداش حەزی لە منافقی نییە، خدا حەزی لە ڕاست و ڕەوانە. پێی خۆشە خەڵک ئەی پەرستێ بەڕاستی بیپەرستێ، ناشی پەرستێ بەڕاستی نەیپەرستی. بەڵێ ئەمەستا پرسیارێکی تر هەیە ئەو بەڕێزە باسی کرد وایە مەسەڵەن ئێمە ئازادی و گۆڕنی ئاین، ئازادی باشترە ینی کە تو گۆڕی ئاین گۆڕی باشتر لەوەی کەوا بە دووڕووی بژی. ڕاستە کۆمەلگە بوو ئەبێ حەزکە، بەڵێ کۆمەلگە بوو ئەبێ حەزکە کەسێک بەو شێوازە بێ لە ڕاستیشە حەزی لەو دینە نەبێ بۆ نەزانین چۆن مامەڵەش لەگەڵ ڕاستە. کەواتە ئەمان بەتەوە سەر ئەو خاڵە سەرەکیی کەوە خوای گەورە سەیری قورئان کەی تقریبا زیاد لە 8 ئاەت باسی دینگۆڕینی کردووە. هیچیشی لە دنیای عقوبەی هیچی بۆ دانەنەوە، هیچ سزایەک لە دنیادا بۆ گۆڕینی دین نییە. ئەو تاخوا فەرمی ئین الذین آمنوا ئەو ئیمانی هێنا ئەدوای ثم كفروا هیچی لێ نەکرد بۆ چونکە ئەڵێ ثم آمنوا ئەو جارێکی تر ئیمانی هێنایە هەر ماوە وایە ثم كفروا هەمیشان کافر بووە گۆڕی وانە هیچی لێ ناکە بۆ چونکە ئەڵێ ثم ازدادوا كفرا ئەمجا زۆر لم يكن الله ليغفر لهم بەڵێ خوا لێیان خۆش نابێت. کەواتە
ئەم قسەی فڵانە کەس دینی گۆڕی بیکوژە ئەو داعشە هەر کەس ئەو قسەی کرد ئەوە داعشە ئەبێ خەڵک ئازاد بێت تۆ بۆ پێت خۆش بێ منافق زۆر بێ بۆ پێت خۆشە کەسێک لە ترسی کۆمەڵگا دینی خۆی شارد بێتەوە ئێستا کاڵی لە کوردستانە 8 ئاین بە ئاشکرا خۆیان ڕاگەیاندووە ئەوە باشترین شتە کردومانە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 8 ئاین لە هیچ وڵاتێکان نییە ئەوە خۆی ڕاگەیاند بێ لە چوارچێوی وەزارەتێکە بەنای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی نوێنەرەکان لەوێن و ئەچی ئایان بینی تو قسەیان لەگەڵەکەیت و بە جووەکە ئەڵێ کاک شێرزاد ئاینی ئێوە لەوەیە چی ئەڵێ چی ناڵێوە نییە بە نوێنەری مەسیحەکان ئەڵێ کاک خالید ئێوە لەو بوارە چی ئەڵێن و چی ناڵێن ئەگەر لێ هەر یەک لەم ئاینانە بەم شێوازانە لەی کاک خەیری ئێوە ئێزدین ئەمانە هەمووی پرسیارت هەیە جوان جواب بتەداتەوە ئەوشە تۆ پرسێ مسلمان و ئیسلامەتی چۆنە بەم شێوازە کەواتە ئەمە ڕاستەقینەکەیە ئەمە حەقیقەتەکەیە ئەبێ ئەو خەڵکە خوا بە پێغەمبەر ئێمە چین لە چاو پێغەمبەر خدا بە پێغەمبەری فەرموو لەستە عەلەیهم بمسەیطر تۆ کۆنتڕۆلی خەڵک ئیشی تۆ نییە لەستە عەلەیهم بوەکیل تۆ وەکیلی خوانی لەسەر ئەو خەڵکە قسە بکەین ئین ئیلەینا إيابهم خلق ولا إما قررت خدا دفرمي ثم إن علينا حسابهم حقتان نبي وخدا بوختان كره بخدا وشي حقتان بسر خلق وهي ما وصل يسوي لجيت شتري كم مرتدى هميشه أو ترسحيا خلقه أو ما مصطفى ظلمي زور جوان روني كردوا الرسالة للرسالة كان خوي لهمو أو كان برجي الكامل للظلمي لهمو يروني كردوا توا الرسالة كان هي لبرجي ينزيها باسی قتلی مرتد ئەبەدەن نییە ئەوەی کە موسڵمانانی فەقیهەکانی پێشوو کردویانە و باسییان کردووە نەیانزانیوە قەوسێکی بۆ زیادکەن بڵێن ئەمە باسی کەسێکە کە دژی دەوڵەت چەکی هەڵگرت خیانەتی کردو دژی دەوڵەت چەکی هەڵگرتووە ئێستێمە هەر کەسێ دژی دەوڵەت چەکی هەڵگرت پێ بەرامبەر ئێستا داعش بۆ ئێمە مرتدە بۆ چونکە لە ئێمە هەڵگەڕاوەوە چەکی دژی ئێمە هەڵگرتووە ئەبینی ئەوە مامۆستا مستەفا زەڵمی لەگەڵ ئەو ڕێیەیە کە ڕێی زانایانێکی زۆری لەسەرە مەسەلەی کوشتنی مرتد لە دینان نییە چۆن بە ئازادی هاتی بە ئازادیش دەرەچیتەوە تایبەتە بە ئیسلامیش ئەو مرتد نەک بە دینەکانی تر بڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە ئەوش ئەوەیە کە شتێک هەیە لە ئێمە لە کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە خەڵک بۆ تۆ شتێک ئەڵێ بۆ خۆی نایکە ئەمە بکەین بە نمونە هەر کەس لە ژیانی خۆیان ناتوانین کەس ئیتیهام بکەین بڵێن ئەو قسانەی کە ئیکا خۆی جێبەجێ ناکە چونکە ئەو دوای گونەهبارە بین ئەبێ هەر کەس نمونونەکە ببینێ لە ژیانی خۆیان هاوڕێیەکتان سێ جار چوار جار مەوعیدی لەگەڵا دانان و نەهات ئیتر بۆتان دەرەکەوێ بێ مەوعیدە ئاها ئەم بڕیاری کە لەسەر خەڵک ئەیدەین ئەبێ ئەم بڕیارە لەسەر بنەمایەک بێ ئەو بۆ لە کوردەواری زاراوەیەکیاڵم فلان قەرز چۆرە قەرزەکات و دوای نایداتەوە جارێ دوو سێ چوارتر بۆ دەرێک جارێکی تر پارەی مەدەرێ کەواتە لە ژیانتانە فێری شتێک بن پێی دەگوترێ شۆرت لیست یعنی ورد هاوڕەکانتان بۆیە تا بە تەمەنە ئەچین و تا تەمەنمان زیادە بێ ژمارەی هاوڕەکانمان کەمە بێتەوە بۆچی لە ئەنجامی تەجروبە و ئەزمون لەگەڵیاندا بۆمان دەرێکەوێ ئەو شتانی کە ئێڵێ جێبەجێ ناکە کە نایکە ئێمەش لە شۆرت لیستێکین دەرێکین لە هاوڕێتی کەواتە ئەمە بێ بە عملی بۆمان دەرکەوێت بەس هەڵەیەکی زۆر گەورە هەیە کە خەڵک لە خۆیەوە ئەڵێ زۆربەی خەڵک ئەو قسەی ئێڵێ جێبەجێ ناکە ئێمە ناتوانین وا بڵین ئیلا بێ هەر کەسمان نمونەیەکمان لەبەردەستا بێ وانە لە ژیانی ڕۆژانی خۆمانە بە کردداری بیبینین ئەو کاتە حکمی لەسەر بین ئەو قسێکی مامۆساڵێ بە قسەم بکە بەکردەوەمەکەەوە هەڵێ بڵێ مامۆستا پرسیارێکی تر بوو بەڕێزیێت دوایین پرسیار و کۆتایی بە پرۆگرامەکەینین ئەو شەوەیە کاڵێ هەر کەس تایبەتمەندی خۆی نییە بۆیە ئەو کۆمەڵگاوای لە هاتووانە ئەو مەسلەیەکی گرنگە مەسلەی تەخەسوس لە سەرەتاکانەوە کە بەم شێوازە دین کەی یەکێک ئەچێ بۆ تەخەسوسێکی تر کەی یەکێک ئەچێ بۆ تەخەسوسێکی تر کە خاوەنی ئەو تەخەسوسە شوێنەکەی خۆی بەجێ هێشت بێ ئەو وازحە بۆ چێڵەن کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکە هەمووی سیاسیە ینی قسەکە ڕاست نییە خۆی هەموو دامیم غەڵەتە بەسەڵەن کۆمەڵگەی کوردەواری هەموو لە سیاست قساکە بۆ چونکە سیاسیەکانمان بەڕاستی سیاست ناکەن وایە سیاسیەکانمان سیاسەکەمە کوا دەرچووی زانستە سیاسەکان کاری سیاست ناکەن ئەوەش کە سیاستەکە دەرچووی زانستە سیاسەکان نییە کەواتە شتێک هەیە پێگوترێ فەراغ بەجێهێشتن هەر شوێنێک لە شوێنێکە فەراغت بەجێهێشت کاری ئیستیعمار لە دەوڵەتەکانی جوایە کە شوێنێک فەراغی بۆ دروستوەیەک دێ داگیرێکێتەوە وانە ئەمە لە ڕێگەیەک بین هەر شتێک ڤاکیوم هەر شتێکە فەراغی بۆ دروست بوو بۆشایی بۆ دروست بوو شتێک دێ پڕێکاتەوە لە ئەرزاوایە شتێک دێ پڕێکات کەواتە کەی کەسێک چۆ بوارێکی تر خاوەنی ئەو شوێنە شوێنی چۆڵ کردووە جا ئەم پرسیارەیە زۆر جا دروستە بێڵێن بۆچی خەڵکانێکن ینی گەنجن و ئەوانە بۆچی مەسەن لە بوارێکی ئاینی قساکەن
ئەوە لەبەرەوەیە کە کەسی ئاینی کارەکەی خۆی ناکە هەر کات ئەو کردی تۆ دەرەچی من هەموو جا گوتومە من لەو کەسانم هەر کەسێک ئامادە بوو شێوازی قسەکردنی سربەخۆ و ڕاستگویانە و بەمانەیەکی تر بڵێم هەرچی هەیە بە ڕاستیەکە بیڵێ و نەترسێ منەوە ئیشە بۆ ناکەم بۆ خۆمەچمە ئیشێکی ترەوە ئەمە مانای وایە فەراغ دروست بووە بەو شێوازە کە بێ خاوەنی هەر ئیشێک ئەو ئیشە بکە خاڵێکی تریشمانێ پێ گوترێ پیشە و ئارەزوو پیشەمان شتێکە ئارەزوومان لە شتێترە ئێستاکە ئەبێ ئەم دوشتە نزیککەینەوە یعنی 40 ساڵ 50 ساڵ تۆ لە بوارێکە ئەخوێنیتەوە تۆ زۆر معلومات و زانیاری زیاترە لە کەسێک کە بە 4 ساڵ لە زانستە ئیسلامیەکان هەروە ڕێککەوتۆتە ئەوێ دەرەجە بردیوتی ئەوێژ ناو بۆ شوێنێکی ترە چۆکە دەرەجەی نەبووایە تۆ 40 ساڵت خوێندۆتەوە 4 ساڵی خوێندۆتەوە تۆ لەو باشتری لەو باشتری ئەگە بڕوانامەشی نەبێ ئەو بڕوانامە هەیە کەواتە جارێکی ترمە پێوتری حەز و ئارەزوو ئێستا زۆربەی شتە لە ئەوروپا هەیە ئێستا بڵێن ئەو کەسەی کە ناوبژیوانی تۆپێنە گەر لیان بپرسی ئیشیان چییە هەر یەکی پیشەیەکی هەیە ئەم ناوبژیوانی چییە ئەوە حەزەکەیە لەوێدا بەکو ئارەزوو لێزانێ ئەویتریان پیشەکەیەتی ئەبێ فێری ئەمەش ببین جا بۆ ئەوەی کە هەموو بوارێک لە داهاتوودا ئەمە دروستە بێتەوە پسپۆڕێتی تێدا وەربگیرێ ئەمە چۆنەڵێ دروستە بێتەوە و ئەچێتەوە سەر ڕێچکەی خۆی مامۆستا دەست خۆش بێ زۆر سوپاس مادوومانکەی زۆر سوپاس بۆ چوونەکانت زۆر سوپاس بۆ ئێوەش میوانانی بەڕێز کە لەگەڵمان ئامادە بوون ماندوو بوون زۆر سوپاس بە ئامادەبوونتان دووبارە سوپاسانەکەین بێنانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوەر بن